سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی ئەزیزی شارپرس لە یەکێک لە بنکەکانی دەنگدان لە نێو پارێزگای هەڵەبجە لە نێو بنکەی بورهانی حاجی محەممەدین لە نێو ئەم بنکەدا کۆتایی بە جیاکردنەوەی دەنگەکان هاتووە چەند دقیقەیەکی دیکە کۆتایی ئەنجامە بەرایەکانمان بۆ ڕادەگەێنرن بەڵام بەپێی ئەو ئەنجامانێک کە دەست شارپرس کەوتووە چەند بنکەیەک لە نێو سنووری باسنەی سێ کە بەدەستمان گەشتو بەم شێوازەیە لە سنووری پارێزگای هەڵەبجە 293,309 دەنگدەر هەبووە کە ڕێژەکان دەگاتە لە 38.6 لەم بنکەی کە ئێستا منی لێم بنکەی بورهانی حاجی محەممەدی پێ دەڵێن موسەنە ئەمین 392 دەنگی بەدەستێناوە ئەحمەدی حاجی ڕەشید 176 ئاریان تاوگۆزی 157 دەنگ ئەشواق جا 124 دەنگ چرۆ شەریف 156 دەنگ هەروەها بە هەمان شێوە لە قوتابخانەی دەرسیم موسەنە ئەمین 331 دەنگی بەدەستێناوە ئەحمەدی حاجی ڕەشید 180 دەنگی بەدەستێناوە ئەشواق جاف 174 چرۆ حەمە شەریف 125 دەنگ ئاریان تاوکۆزی هیچ دەنگێکی بەدەستنێناوە و هەروەها بەپێی ئەو ئەنجامانەی کە بەدەست مانگەشتووە لە قوتابخانەی شید ئازاد هورامی موسەنە ئەمین 262 دەنگی بەدەستێناوە ئەحمەدی حاجی ڕەشید 129 دەنگی بەدەستێناوە چرۆ حەمە شەریف 115 دەنگی بەدەستێناوە ئەشواق جاف 111 دەنگی بەدەستێناوە ئاریان تاوگۆزیش 106 دەنگی بەدەستێناوە و هەروەها لە بنکەکانی قەزای سنووری قەزای سەی سادق کە قوتابخانەی قلەرخە ئەنجامەکان بەم شێوازەیە ئاریان تاوگۆزی 182 دەنگی بەدەستێناوە موسەنە ئەمین 150 دەنگی بەدەستێناوە ئەحمەدی حاجی ڕەشید 121 دەنگی بەدەستێناوە چرۆ حەمە شەریف کە لە لیستی هاوپەیمانی 170 دەنگی بەدەستێناوە و ئەشواق جاهیش 81 دەنگی بەدەستێناوە جیاواز لەوان لە ناحیە خورماڵ لیستی هاوپەیمانی 812 دەنگی بەدەستێناوە موسەنە ئەمین 1306 دەنگی بەدەستێناوە ئەحمەدی حاجی ڕەشید 1107 دەنگی بەدەستێناوە ئەشواق جاهیش 670 دەنگی بەدەستێناوە وهروەها جیاواز لە ناحیە خورماڵ لە ناحیە سیروانیش کۆمەڵی دادگەری 548 دەنگی بەدەستێناوە یەکگرتووی ئیسلامی 546 دەنگی بەدەستێناوە لیستی هاوپەیمانی 520 دەنگی بەدەستێناوە پارتی دموکراتی کوردستان 409 دەنگی بەدەستێناوە نەوەی نوێش 201 دەنگی بەدەستێناوە لە سنووری پارێزگای هەڵەبجە بۆ ئەمڕۆ 76,000 دەنگدەر هەبووە و بە نزیکەیی ئەوەی کە دەنگی داوە 1188 کە دەکاتە دەنگدەر هەبوو کە بە ڕێژەی لە کۆی ڕێژەی لە 167 بەپێی ئەوەی کە دانراوە لە ئێستادا ڕێژەکە گەشتە لە 140 ڕێژەی دەنگدان هەبووە بەبێ ئەو پێشبینانەی کە کۆمسیۆن دیاری کردووە لە چەند کاتژمێری داهاتوو ئەنجام بەرایەکانی سنووری باڵنەی سێ دیاری دەکرێت بەپێی هەموو ڕێکارەکان کە کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان بۆ ئەمڕۆ جێبەجێ کرا و هاوڵاتیان بە شێوەیەکی ئەسایی دەنگەکانی خۆیاندا و لە ئێستا چاوەڕێ دەکرێت ئەنجامی کۆتایی بەدەست بێنرێت لە گەشتەکانی دیکەدا ئەنجام بەرایەکانی بنکەکانی سنووری باڵنەی سێتان پێڕادەکرێن.